کاژمێ 1970 ئێوارەیە ئەنجامی پۆلی 12 ڕاگەیاندرا کە پێشتر وەزارەتی پەروەردە ڕاگەیاند بوو کە یەکەمەکان دیاری ناکرێت، بەڵام ئێمە یەکەمێکی سەر ئاستی هەرێممان دۆزیوەتەوە کە کۆنەمرەی سەدی هێناوە. لێرە ئارتین شادی لێە پیرۆزە بێت کاتە پێیوتی پلەی 100 هێناوە، نمرەی 100 هێناوە، چه هەستێ بوو؟ وەڵاهی خۆی یەکەم جار خۆم پێم نەزانی بوو، یەکەم جار مەکتەب تەلەفۆنی کرده بوو، باوکشم جوابی دایەوە. حەسی زۆر خۆشم بوو بەڕاستی، چونکە خۆشم کە ویستم سێری کۆنمرەکەم کەم، ینی پاسۆردی هینەکەمیشی ناگرت، ئەو پەیجەی کە لێوەی سێری نمرەکانەکەی دروێ کە تەلەفۆنیان کرد، ینی خۆشەکە بوو بە دووەمەنا، هەروەکەوە هەم ئەوەی کە دانی مەکتەبەکە ئاگادار بوو، هەم ئەوەی کە خۆشم ئاگادارم بووم بە یەکەم یارم. پێشوی پێ بڵێم بەدنیازی چیت سپاسی شیەکەی؟ وەڵاهی سپاس یەکەم جار دایک و باوکم، چونکە بەڕاستی پاڵپشتم بووم نەکەرم ساڵ هەرە دوان ساڵی کە من قوتابی بووم، و هەروە دوایەوە سپاسی ماوەسەکان مەکەم کە بەڕاستیم ساڵ ماندووبوونیان کێشە پێمەوە، و هەروەها سپاسی مەکتەبەکە مەکەم بۆ دامیکردنی ئەو ماوەسایانە. بەنیازی بیبی بە پزیشک؟ وەڵای یەکێک لە هەڵبژارنەکانم بەڵێ بێگومان ئەوەیە، چونکە بەڕاستی هەڵبژارنێکی بەهێزیشە، بەڵام جگەل لەوە بەتەمای هەنێ بەشکتیشە. من پێشتر چاپێکوتنم لەگەڵ یەکەمەکانە کردووە، یەکەم هەبووە کە یەکەمی سەر ئاستی هەرێم بووە، بەڵام دوایی کە لە کۆلێژی پزیشکی وەرگیرا بووە بە خوێندکاریی یاسایی. تۆ بەنیازی خوێندکارێکی زیرەکیش بی کە چوویتەوە؟ من بەتەمام ئەو بەشی هەڵی بژێنم بەپێی توانەکانی خۆم، ئەیمانە ئەوە نییە کە من سەم هێناوە، یعنی من بۆ هەموو بەشە باشم، ئەبێت توانەکانی خۆم بسەنجم، اینجا بەشێک هەڵبژێرم کە بۆ من گونجاو بێت، و ئیشەڵا لەوێش کە وەکو ئەم ساڵ هەڵی تەواوی خۆمێ. تا چەندێک خۆ بۆ ماندوو کرد؟ وەڵاهی لە چاو خۆم، لە چاوی تەلەڤیزیۆنە، لە چاو خۆم لە چاوی ساڵانی پێشووتر بەڕاستی ینی بەراورد نەکراوە، زۆر 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 زیاتر بوو لە چاو ساڵانی پێشووتر، بەڵام ئەوە نییە، ئەمێ ئەوە بڵێم ئەوە نییە کە بیری لەکەیتەوە، ینی بەڕاستی کە ینی ژیانت بە تەواوەتی بۆ 3 ساڵە ژیان بەردەوامە، بەڵام ئەبێ هەوڵێکی زۆر بدەیت بۆی کە ئەوەی کە ئەتەوێت پێی بگەی. تێگەندێم تێگەین لێت باشە. ئەمڕۆ دۆخێ چۆن بوو؟ کەلەق نەبووی؟ ئەمڕۆ بەرەوەڵا بەس خۆم ئاگاداری ئەوە نەبوو کە ینی ئەمڕۆ وامێتەوە، چونکە وەکو زانی ساڵانی پێشووتر ماوەکی زیاتر بە ساڵام دوسێ ڕۆژی تێپەڕۆ اینجا وەڵامەکە هاتەوە، اینجا زۆر لە پڕا بوو، هاتمەم دی و دایک و باوکم وتیان نمرەکاتم کوێڕە بدم کوێڕە، اینجا دوایەوە هاتین کە پڕێکەینەوە بزانین وەڵامەکە نمرەکەم چەند بووە، یەکسەر قوتابخانە تەلەفۆنیا کرد بۆیە چاوەڕوان نەکراوە. دووبارە پیرۆزێ بێ بنوێت بێمە لای باوکێ وەزاتان چی بوو بەدەستیەوە؟ یەکەم جار بەخێر بێن سەر چاو کاناڵی 964 بەخێر بێن. وڵی خۆ هەستێکی خۆشە، من کاکە ئاریا و کاکە ئارتینی کوڕم هەردوویان ئینسانهایەکی باشن و ئەمە بەلای منەوە زۆر گرنگە، ڕێکۆپێکن بە ئەدەبن و ئیشەڵە سەرکەوتوو ئەبن لە ژیانیان. ئەمە یەکەم قۆناقیانە، قۆناقی زۆریان ماوە ببڕن بۆ ئەوەی کە هەم خزمەت بە خۆیان بکەن، هەم بە نیشتوانەکەیان بکەن، هەم بە مرۆڤایەتی بکەن. هیوادارم سەرکەوتوو بن و بە هیوای باشترینم بۆ هەردوو کوڕەکەم کاکە ئاریا و کاکە ئارتین. هەست چۆن بوو کاتێککە زانی و سڵی هێناوە؟ طبعاً ئینسان زۆر خۆشحاڵە بێت. من وەکو مامۆستایەک ئەبێت لێرە دان بەوەدا بنم کە ئارتین نمونەیەکە لە قوتابیانی کورد و لە لای منەوە هەموو قوتابیانی کورد زیرەکن، یعنی قوتابیمان نییە کە زیرەک نەبێت، بەڵام دیتر ژینگە و ئەو بارودۆخی کە هەیەی ئەبێتە هۆی ئەوەی کە پێ بگات و سەرکەوتن بەدەست بێنێت. هیوادارم کە پەروەردەی ئیمە لە ئاستی ئەم زیرەکیە بێت کە لە مناڵی کووردا هەیە، ئیمەش وەکو هەموو نەتەوەکانی تر مناڵەکانمان زیرەکن بە توانان و ئەبێ حسابی لەسەر بکەین، هەم بۆ خزمەتکردنی نیشتمانەکەی خۆی و هەم شتمان هەیە بوو جیهانی دەرەوە مناڵانی ئیمە ئەشنە وڵاتانی تریش هەر سەرکەوتوو ئەبن. بۆیە هیوادارم کە هەموو شت لە ئاستی ئەم مناڵانە بێت کە دەریان خستووە کە توانای باشیان هەیە و زیرەکی باشیان هەیە، و ئارتین یەکێکە لە نمونانە بە دەریەخات کە قوتابی و مناڵی کورد بە توانا و زیرەکە. زۆر سپاس وەرەستان دەشی پێی خۆشە قسەیەکمان بۆ بکات. زۆر خۆشحاڵم، یعنی نازانم چۆن خۆشحاڵم دەربرم، نینی جەژنە نازانم چی زۆر خۆشحاڵم. کوڕەکەم زیرەکە، کوڕەکانم زیرەکەن، کوڕی کورد هەموو زیرەکە، بەس کوڕی من زۆر هیلاک بۆمسە،
بەڕاستی ئێمە خۆ وەزع چۆن بوو لەگەڵێ ئەوم پێ بڵێ وڵای زین چۆنن دەرێ ناچوین سەفرەیەکە ناچوین یعنی لای بووین مەعاناتی جاروای تووڕە بوو دوای تێبگەشتین لە جاروای بێتاقەتە بوو دوای لی تێبگەشتین یعنی زۆر زەخ نابێ بخەیت سەرتە لەبە بەڕاستی لی تێبگەی ئیتر ساڵێکی زۆر ناخۆش بۆمان گرنگەوەیە کە نمرێکی بەرزی بەدەستانی نازانم یعنی خوا زۆری خۆشویستم زۆر زۆخوای خۆشی ویستم مناڵی ئاقلی پێدام مناڵی زیرەکی پێداوم یعنی دایکێک کە مناڵێکی پرفکتی هەبێت دڵی چۆن خۆشەوێ وەکو منە اینجا سپاسی تافگاکەم قوتابخانەی تافگاکەم سپاسی قوتابخانەی دوا ڕۆژەکەم سپاسی مامۆستاکانی قوتابخانەی گەشاکەم خودی قوتابخانەی گەشاکەم ئاگایان لە مناڵەکەم بووە توانیانە بەهرەکانی تێبگەن لێ و کەشفی بکەن زۆر سپاس بۆ باشە ینی غەڵەتێکە نەبووتەوە ناکرد بەس وەکو ئەوەی کە بڵێ غەڵەت ینی هەر پرسیارەکەوێتەوە بۆ منە لێ دوو دڵ بیت پرسیاریش دەکەوێتەوە ینی ها بەڵام پێکات بەڵێ دەخوا بە زۆر سپاس بۆ تۆ و دووبارە پیرۆز بێ بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە کاکە ئارتین کێشەکە لە یەکەمەکانی هەرێمی کوردستان بە کۆنمرەی 100 لە پۆلی 12دا کە ئێواری ئەمڕۆ کاتژمێر 7 خولەک لەلایەن وەزارەتی پەروەردەوە بڵاو کرایەوە کە لە شاری سلێمانیە لە یەکێکە لە قوتابخانە ناحکومیەکان.